ئەوەی کەوا ئەمڕۆ گوزەرە لە پەرلەمانی کوردستانە بەرنامەیەکدا ڕێژراوە بۆ ئەوەی کەوا یاسای بەرنگاربوونەوەی توندوتیژی خێزانی. ئەم یاسا ئەگەر ئەیخوێنیتەوە هەر هەمووی دژی ئیسلامە، هەر هەمووی دژی بەرنامەی ئیسلامە. کاتێک ئەو دەستورە کە دانراوە ئەم میلەتە دەنگی پێداوە ئەو یاسای تیانە بووە. ئەم یاسا کە ئێستا خراوەتە دەنگدان و لە پەرلەمانە دەنگی بۆ ئەدرێ و خراوەتەوەی کەوا بگرێتە خۆناغی جێبەجێکردنەوە گەورەترین بۆمبێکی تەوقیت کراوە لەسەر ئەم میلەتە، لەسەر دین و ئەخلاقی ئەم میلەتە. بۆیە پێویستە دەسەڵاتدار، پێویستە حاکمەکان، پێویستە مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی، پێویستە ڕێز عەشائیرەکان، ڕێز عەشەتەکان ئەوەی کە دەسەڵاتێکی هەیە بێتە خەت لەم مەسئەلە. بۆیە حکوومەت نابێت زۆرینەی ئەم میلەتە و دینی ئەم میلەتە پشتگوێ بخا بۆ کۆمەڵێکی نەفس نزمی دۆڕاوی بەدبەخت و شەقی. ئەمە لەسەر حکومەت دەکەوێ. دینی میلەت دینی ئیسلامە، ئیسلاممان لەگەڵ شیرا خواردووە. ئەخلاقی بەرزی ئێمە پێش ئیسلامیش، پێش ئەوەی کەوا ئیسلامیش وەرگرن ئەخلاقی ئەم میلەتە ئەخلاقی بەرز بووە. دایکان و خوشکانمان بەرز ئەخلاق بوون، بەدڕەوشت نەبوون، بەڵام کۆمەڵێکی نەفس نزمی وەحشیگەر هاتوونەتە وڵاتەوە بە پلانی وڵاتان ئەیانەوێ ئەخلاقی ئەم میلەتە تێکدەن. پێویستە حکومەت قبوڵی نەکا. ئەم یاسا کە لە پەرلەمانایە لە ئەلفی و تا یای ئەخیری بەڕاستی مخالفەی ئیسلام و شەریعەتی ئیسلامە. هەر کەس پێی ڕازی بێ کافرە، لە دین دەرەچێت هەر کەس دەنگی پێ بدا کافرە. هەر کەس پێی ڕازی بێت ئەوە بەڕاستی لە دین دەرەچێت. ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون هم الفاسقون هم الظالمون. دەسەڵاتداری ئەم وڵاتە بێنەوە سەرخەت، بێنەوە هۆشی خۆیان، چیتر ئەوەندە زوڵم لەم میلەتە نەکەن. گەورەترین زوڵم بڵاوکردنەوەی و فاحیشەیە کە ئەمڕۆ بانگەشەی بۆ کرێت.